يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناسانی زۆر بەڕێز، ڕەحمەت و بەخشەکانی خۆی پەروەردگار لەسەر ئێمەی مرۆڤ و هەموو دروستکراوەکانی تەنانەت نەک ناژمێردرێن، توانای بیرکردنەوەشمان لێیان نییە، ئەوەندە زۆرن. پەروەردگار لە ڕێی قورئانەکەیەوە کە بۆ پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم بە دوا دیاری بۆ مرۆڤایەتی ناردوویەتی، هەر جارە و یەکێک لە ڕەحمەت و میهرەبانیەکانی خۆی بیری ئێمە دەخاتەوە کە بەهۆی سەرقاڵبوونی ژیان و ئەم جیهانی مادیگەراییەوە خەریکە لێیان بێ ئاگا دەبین، بۆیە ژیانیشمان قورس دەبێ. پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس ئایەتی 73 دەفەرمێ: ومن رحمته جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. بشك للرحمة مهرباني خواي پروردگار ذاتي الله سبحانه وتعالى خوا دەفەرمێ ئەمە ڕەحمەتی منە بۆ ئێوە، ئەمە دیاری منە بۆ ئێوە کەوا شەو ڕۆژم گێڕاوە بەمایەی حەوانەوە و ئارامگرتن و حەسانەوە، هەروەها بەمایەی گەڕان بەدووی بژێوی ژیان و پێداویستیەکانتاندا، بۆ ئەوەش تێگڕا هەمووتان سوپاسی پەروەردگار بکەن. بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن. وشەی لەیلی پێش نەهار خستووە، شەو ڕۆژ لە ئیسلامی ئێمەدا شەو پێش ڕۆژ کەوتووە. ئەمجا لە دواییدا کە ئاەتەکە باس دەکات دەفەرمێ لیتەسکونوا فیه، بۆ ئەوەی تێیدا ئارام بگرن. واتە بوونی حکمەتی شەو و تاریکی شەو ئەوەیە تۆ پشوو بدەی، ئیسراحەت بکەی، ئارام ببیەوە. بوونی ڕۆژیش کە ڕەحمەتی خوایە بۆ ئەوەیە لیتەبتەغوا من فەضله، دانەنیشی بگەڕێی بەدووی فەزڵ و ڕەحمەتی خوای پەروەردگاردا. بەداخەوە مەگەر ئەو کەسانی کە ضرورن، ئێستا ئێمە زۆرجار دڵەڕاوچێمان، ناڕەحەتی دەرونیمان هی ئەوەیە لە شەوە پشوو نادەین، لە ڕۆژدا خەڵک دەخەوێ. بەڵام بە پێچەوانەوە مەگەر ئەو کەسانی کە ناچار بن و کارەکەیان بەو جۆرە بێ، خوای گەورە وای داناوە، هەر واقعی طبیش وایە، پزیشکیش دەیسەلمێنێ لە تاریکیدا لە شەوە مرۆڤ خەوێکی ئیسراحەت و ئاسوودە دەکا. پەروەردگار پێمان دەڵێ پشوو بدە و بە دڵێکی ئیسراحەت و لەشێکی تەندروستەوە بڕۆ بۆ سەرکار و داوای فەزڵی خوای پەروەردگار بکە. کەواتە عەزیزی خۆم، ئەمە ڕەحمەتی خوایە هاتنی شەو و ڕۆژ بە شوێن یەکدا، تێیدا کار بکە، بەردەوام بجوڵێ، کار بکە، قەت چاو لە دەست مەبە. ئەوەندە کار بکە بە فەزڵی خوای گەورە چاوت لە دەستی کەس نەبێ، خۆشت و منداڵەکانیشت ڕابێنە، بەردەوام چاوتێر بە. ئەم سفرەی ڕەحمەتی خوایە وەڵڵاهی ئەوەندەی ڕاخستووە، ئەگە قەناعەتمان هەبێ شتێکمان دەست دەکەوێ، قەت چاو لە دەستی خەڵک مەبە. بەردەوام ئەو کەسانی کە کار ناکەن، چاویان لەوەیە دوور لە ڕووی جەنابتان دزی دەکەن، فێری مفتەخۆری بوون، حەزیان بە کار نییە، حەزیان بە پارەی کاش و مفتە. ئەو کەسانەی کەوا ڕقیان لە کارکردنەوە حەزیان بە تەمەڵیە، بەدووی فەزڵی خوادا ناگەڕێن، ئەوانن کەوا سوال دەکەن، بەردەوام موسڵمانانیش هەراسان دەکەن، حەزی لێیە بە ئیسراحەت تەنها بگەڕێ و دەستپان کاتەوە. خوا دەفەرمێت تۆی موسڵمان سوود لەم ڕەحمەتەی خوای پەروەردگار وەرگرە کە شەو و ڕۆژە تێیدا هەوڵ بدە و کار بکە، بەڵام ئاگال لە خۆشت بێ، پشوش بدە، مەچوە سەرکار بە لەشێکی ماندووەوە. خوا پشودانەکەی پێشخست، پشووی مێشکت بدە، پشووی جەستت بدە، پشەی دەروونت بدە، عیبادەتی خوای لەگەڵا بکە لە شەو نوێژ و نوێژی بەیانیاندا، ئەمجا بڕۆ داوای فەزڵی خوای پەروەردگار بکە. ئەمڕۆ خۆشەویستان، دیقەتی ئەم ڕەحمەتەی خوا بدەن. ئەوە ئێمە لەگەڵ یا ڕاهاتوین کە ئەم شەو ڕۆژانە بەدووی یەکادێن، ئەوە لەگەڵ یا ڕاهاتوین، ئەینە زۆر گەورەیە. هەر بەیانی کە ڕۆژ بۆ بە تایبەتی لەم شارە گەورانەدا ئەو خەڵکە دەبینی وەکو شارە مێرولە هەمووی دەجوڵێ، هەمووی بەیەکەوە دەجوڵێ.
والله ئەوە هەمووی فەزلی خوایە لیتەبتەغوا من فەضله هەر یەکە بە دوو شتێکا دەگەڕێ زۆربەی زۆری ئەو خەڵکەی وەکو جەنابتان بە دووی بژێوی ژیانەوەیە جا هەر کەسە بەرەو شوێنی کارەکەی دەڕوا لە شوێنێکی بەرزەوە دیقەتی ئەو خەڵکە بدە چ دیمەنێکی عەجیبە هەمووی لە ماڵ هاتووەتە دەرەوە بۆ بەدەستهێنانی چەند دینارێک چەند دۆلارێک بژێوی ژیانی خۆی خێزانەکەی ئەو هەموو خەڵکە دەبینی ڕوونە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکان دەکاو دەستی کە دەڵێی لەواچی خەڵک هەمووی نەخۆش بێ خۆت جاری وایە بە پارەش شوێنی نەخۆش دەست ناکەوێت لە خەستخانە تایبەتەکانیشدا چ جای حکومیەکان کە ئیفلاسیان کردووە ئەو هەموو خەڵکەش کە نەخۆشە و دەگەڕێ بە دووی چارەسەرا بەڕێزان ئەویش هەمووی بە دووی فەزلی خواوەیە ئەڵێ خوایە گەلێک داماوم لە ماڵ هاتوومە دەر ئەم دکتۆرنا ئەم نەخۆشخانەنا ئەوەیان بەڵکو فەزلی تۆم بۆ ببێ و شیفای ئەم نەخۆشیان بۆ بێ هەموو ئەو نەخۆشخانانی کە تۆ دەیان بینی بەو چاوە سەیریان کە خەڵک بە دووی فەزل و شیفای پەروەردگارا دەگەڕێ هەر لە بنەڕەتیەوە ئەو منداڵە بچووکە جوانانە تا دەگاتە ئاستی پەیمانگا و زانکۆ تا دەگاتە خوێندنی باڵا ئەو هەموو خەڵکە بە دووی عیلما دەگەڕێ لە فەقیەکانی جوانی مزگەوت و ئاوەدانیەکانی مزگەوتەوە حتى وەکو خوێندکارانی بنەڕەتی و زانکۆ ئەوە هەمووی فەزلی خوایە بۆیە مسلمان کاتێک کە قوتابخانەیەک کە پەیمانگایەک کە زانکۆیەک دەبینێ کە حوجرەی فەقێیەک دەبینێ چاوی گەشت دەبێت دەڵێ الحەمدولله طالب العلم هەمووی بە دووی فەزلی خواوەیە فەزلی لیتەبتەغوا من فەزلیه چاولێ قورئان چەند ماناکەی فراوانە ئەچیتە دادوەرەکان سەیری بەردەمی دادگاکان لای پارێزەرە بەڕێزەکان ئەو هەموو خەڵکەی ڕووی لەوانیش کردووە هەر شوێن نییە یان بۆ گرێدانی عەقدی زەواجە یان بەداخەوە بۆ ئەوەیە کە لێک جا ببنەوە بەڵام بە حورمەتەوە بێ و نەبێتە شەڕ و ئاژاوە یان بە دووی حەلی مشکلەی خۆیاندا دەگەڕێن مادام ئومێدێکت هەیە ڕوود کردوتە دادگا و چەکت بەرامبەر خەڵک هەڵ نەگرتووە ڕوود کردوتە پارێزەرێک و بەپێی شەرع و یاسا داکۆکی لە مافەکەت بکە ئەوەش فەزلی خوایە ئەوە داماویە بدەست دەی چەک و دەماچەکەی خۆت و پچی خەڵکێ بکوژی ئەگەر مافت خوراوە ئەمجا ئەوەندەی تر ماف خوراو بی بۆیە ئەگەر کاتێک دادگاکانیش دەبینی ئەوەش هەر دەرگای ڕەحمەتی خوایە کە خەڵک دەست نەداتە یەخەی یەکتر لە ڕێی شەرع و یاساوە پەنا بۆ مافەکانی خۆی بەرێ ئەوە هەمووی فەزلی خوایە چاو لێ ئەو هەموو خەڵکەی کە دەجوڵێ لەسەر زەویدا لیتەبتەغوا من فەضله بەڵام ئێمە بەداخەوە یەک کەلیمەی قورئانمان لەبیر چووە بۆیە بەداخەوە نە ئەجرمان بۆ دەنووسرێ نە عیبادەتمان بۆ دەنووسرێ نە ژیانیشمان خۆش دەبێ ئەویش کۆتایی ئاەتەکەیە ولعلكم تشكرون خوا دەفەرمێ ئەو ڕۆژەی کە ڕۆیشتی بۆ کەسابەت ئەو سەریمانگەی ئەگە موچەیەک لە کارێکا وەرگرت یەکەم جار بڵێ الحەمدولله یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ ئێمە بەخوا زۆر جار کار دەکەین و پارەی زۆریشمان دەستکەوتووە لەبیر تەجارێک توتە الحەمدولله یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ ئەبێ ئەگەر سەرکەوتنت لە کارەکە تاجێ بەدەستهێنا پێش هەموو شتێک الحەمدوللهیەکی بۆ بکەی بەدڵ بڵێ یا ڕەبی خوایە ئەمە هەمووی هی تۆیە و ئەمە فەزلی تۆیە وەڵڵاهی خوا دڵ و دەروونت خۆش دەکات زۆر کەس بڕێزان بەخوا پارەشی زۆرە لای ئێمەی مامۆستایانی ئاینی لای پیاوانی وەکو جەنابتان دەردە دڵی خۆی دەکات لە هیچ دڵم خۆش نییە ئەزانی هیچ چییە لەعەلەکم تەشکوڕونن نەکردووە قەت ڕۆژێ هەوو لە دڵەوە بڵێ خوایە سوپاس بۆ تۆ هەر لە شکستا دوعا دەکەی لە سەرکەوتنەکان تا بەهی خۆتیان دەزانی دەی خوا دڵت خۆش ناکە ئەگەر نەخۆش کەوتی و خوای گەورە نەشتەرگەریەکەت چارەسەرەکەتی کرد بە شیفا هاتوویتەوە ماڵەوە دەستەکانت بەرزکەیتەوە بڵێ یا ڕەبی خوایە ئەمە فەزلی تۆ بوو یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ ئەڵێ بەخوا دکتۆری باشمان دۆزیەوە پارەی چاکم سەرف کرد نا هەمووی بژێڕەوە بۆ ئەڵڵا لەعەلەکم تەشکوڕون ئەگە منداڵەکە نمرەکانی هێنانەوە بۆ ماڵەوە دەرەجەکانی باش بوون ئەگە کچەکەت کوڕەکە لە زانکۆ تەخەڕوجی کرد ئەی مامۆستایانی زانکۆ ئەی سەرۆکی زانکۆکان خوا چەند دڵگران دەبم لە سەری ساڵانی دەرچوونی هەر پۆلە کوڕکچێکی گەنجی ئەم وڵاتە لە کاتێکا کە نمرەکانیان وەردەگرن و بەکەلۆریۆسەکە یان ماستەرەکە یان دکتۆراکە وەردەگرن بەداخەوە لە جیاتی لەعەلەکم تەشکوڕون هەموو یەک گڕابڵێن یا ئەڵڵا سوپاس بۆ تۆ چ حەفلە و ئاهەنگێکی ناشەرعی دەکرێ ئەوەی خوا پێی ناخۆشە لەوانەدا دەکرێ ئەو هەموو تێکەڵاوی و ڕەقس و سەما و دەگگە و گۆرانی و ئەوە ڕێک پێچەوانی ئاەتەکەی قورئانە بۆیە سەیرەکەی عیلمیش بەهای نەماوە بەڕێزان وەڵڵاهی عیلمیش بەهای خۆی لەدەستدا جاران ئێوە باب و باپیرانتان بۆیان ژێڕاونەوە کە حوجرەی فەقێ کۆمەڵە خەڵک تەخەڕوجی تێدا دەکرد بەخوا قسەی خۆشی تێدا دەکرا ئاهەنگی شەرعی تێدا دەکرا چەند شەو و ڕۆژ لە مزگەوتی ئەو گوندە و حوجرەکانە
قورئان دەخوێندرا وتار دەخوێندرایەوە ئەوە شکرانەی خوا بوو خوایە ئەلحەمدولله ئەم کوڕانەمان بوونە بانگخواز بۆ دینی خوا شکری خوا بکەن دەی بێ زانکۆش هەروە بێ نەک بە تەفلەی تەخەڕوج و تێکەڵاوی کوڕ و کچ و دەستگرتن و شای و هێرانی گۆرانی بێش بەڕێزان لەعەلەکم تەشکوڕون لەوێدا وەختی شکرانەی خوای پەروەردگارە کەسانێکن لە زیندان ڕزگاریان دەبێ من بینی و مەسەعارێ بەدوو دەخەن و گۆرانی بێش بانگ دەکەن و دەعوەتی دەوڵەمەند دەکەن نا ئەگەر لە مشکیلەیەک ڕزگارت بوو وەختی چییە وەختی ئەوەیە شکری خوا بکەی بڵێ خوای لە فەزڵت بەزیاد بێ کە لەم گرفتە لە دادگادا بەسەربەستەی هاتمە دەرەوە کە لەم زیندانە ڕزگارم بوو دەرگای ڕووناچی دنیام بینیەوە بیجەڕەوە بۆ خوا ئەها قورئان هەموو وشەکانی دەبێت لەسەری بوەستی لەعەلەکم تەشکوڕون دە شکری خوا بکە هەموو کارەکانت ڕێک و پێک بوون بەڵام بێبەرهەم بوو عەقیدەی ئیسلامی و دینی ئیسلام پێمان دەڵێ کارت کرد و بەرهەمت نەبوو چوویتە دکتۆر و شیفات نەبوو خوێنت و نمرەکانت بەدڵ نەبوو چوویتە دادگا و پارێزەر و بەردەمی دادوەر و لە قەزیەکان تا سەرکەوتوو نەبووی مافت نەدرایەوە ڕەشبین مەبە بەشی دووەم هەیە با بچینە خزمەت سوورەتی ئەڕەحمان ئایەتی 29 خوای پەروەردگار دەفەرمێ یەسئەلوه من فی السەماوات والئەرض كل يوم هو في شأن ئەم ئاەتە بخەنە ناو دڵتانەوە هەر وەختێ قورئانت خوێندەوە گەیشتی ئەم ئاەتەی ژمارە 29 سوورەتی ئەڕەحمان یەکسەر گەشببینی بە دڵتا بێ بیگەێنە بەو کەسانەی کە دنیا خەریکە لەبەر چاویان تاریک دەبێ يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن پەروەردگار دەفەرمێ هەرچی من بۆ عاقڵە من ئەوەی لە ئاسماندایە کە فریشتەیە ئەو هەموو فریشتەیەی کە بەس ئەڵڵا خۆی دەزانێت چەندن هیچ کەس لە ئێمە بە مێشکیشیدا نەهاتووە ئەوەی لە سەروەوە لە ئاسماندایە ئەوەی لەسەر زەویدایە کە مرۆڤ و جنۆکەکانن هەر هەمووی داوا لە خوا دەکا یەسئەلو هەمووی دەڵێ خوایە داوا لێ دەکەم فریشتەکان داوا دەکەن لە ئاسمان خوایە لە گوناهبارانی ئومەتی محەممەد خۆش بە صلی الله علیه وسلم تۆ گوناه دەکەی فریشتە لە ئاسمانەوە دوعات بۆ دەکا خوایە لێی خۆش بە خوایە غەزەبیان لێ مەگرە خوایە ڕزقیان بدە خوایە لە بەڵا لایاندا فریشتەکان دوعا دەکەن بەردەوام لە خوا دەپاڕێنەوە ئێمە بەردەوامەوە تا هانا بۆ خوا دەبین جنۆکەکانیش بە هەمان شێوە والله بەڕێزان تەنانەت دیقەت بدە جگە لە من مایەکانیش ئەوانەی کە غەیرە عاقیلەشن لە ڕووی زمانێوانیەوە بەخواوانی ژیریان هەیە گەڵای دارەکانت بینیوە چۆن دەستیان بەرز کردوێتەوە چڵی جیایەکانت بینیوە چۆن ڕوویان لە ئاسمان کردو خوایە بارانم بۆ ببارێنە خوایە تیشکی خۆر و ئۆکسجینم لە تۆ دەوێت هەرچی لە ئەرز و ئاسمانەیە داوا لە خوا دەکا دەیکا کە تۆ ژیری کچەکەم خوشکەکەم تۆ ژیری براشید نەکەم تۆش لە مانە و عاقڵەکان بە ئەگە گرفتت هەبوو ناومێد مەبە لە دەرگای خوا بدە جا بەشی دووەمی ئاەتەکە ئەوەندە موژدە بەخشە تەفسیر ناکرێ كل يوم هو في شأن هەموو ڕۆژێک یوم بە معنای ڕۆژ نییە لە تعبیری قورئانیدا هەموو چرکەیەک نانۆ چرکەیەک کەمتر لە چرکە کە نانۆ چرکەی پێدەوترێ هەموو نانۆ چرکەیەک خوای گەورە گۆڕانکاری لەم گردونەدا ڕوودەدا ئەوە کەلامی خوایە ئەوەندە گەشبین بە چاوەڕێی گۆڕانکاری گەورە بکە لە گردونی پەروەردگارە خوا دەفەرمێ ئەوانەی کەوا بەخۆیان دەنازن و زاڵمن سەرشۆڕیان دەکەم گۆڕانکاری دروست دەکەم ئەوانەی مەزلومن بەرزیان دەکەم ئەوانەی هەژارن دەوڵەمەندیان دەکەم دەوڵەمەندی لە خۆبایی لوت دەشکێن و دەیهێنمە خوارەوە نەخۆشەکان شیفا دەدەم ئەو کەسانەی کەوا کەمتەر خەمن بەرامبەر بەخۆیان و ژینگە تووشی نەخۆشیان دەکەم كل يوم هو في شأن بۆیە خۆشەویستەکەم برا ئیماندارەکەم ئەگەر بە شەو خەمت هەبوو ئەوەندە بە ئیسراحەت بخەوە ناوی خوا بێنە ئەوەندە بیری لێ مەکەوە بڵێ ئینشاءڵڵا تا بەیانی هەڵدەستم گۆڕانکاریەکی گەورە ڕوودەدا ئەم خەمە بەیانیم لەگەڵ ناکاتەوە ئەگەر ڕۆژ خەمبار بووی ئێوارە لەگەڵ خۆتا مێ بەوە ناو خێزانەکەت لە دەرگاوە فڕی دەبڵێ یا ڕەبی خوا داوا لێ دەکەم وعدی خۆتە گۆڕانکاری دروستکەی خوایە گۆڕانکاری بەسەر ژیان مابێنی خوایە شەو بەخۆشی بکەمەوە ئەگە مەزلومی چاوەڕێ بکە خوا پشتی چەند زاڵمی لەبەر چاوی خۆت شکاند نەیشکاند بەرە وەڵڵا ئەی ئەگەر دڵت شکێندراوە گەشبین بە بەڵکو خوای گەورە لە نزیکترین کاتا دڵی بەرامبەر دڵشکێنەکەت بۆ دڵ نەرم کاو بە دڵخوازەکەت بگەی ناومێد مەبە ئەی ئەو کەسەی کەوا مافت خوراوە ڕوو لە خواکە ڕێگەی نایاسایی و ناشەرعی مەگرە بەر داوا لە خوا بکە وەڵڵا مافخۆر دەیەنێتە سەر پێڵاوەکان و سەر ماڵەکەت ئەی ئەو کەسەی کە زیندانی و لە زیندانە ئێستا لەو دیوی شیشەکانەوە دەرگای ڕووناکی دنیا لەسەر داخراوە گەشبین بە مێژوو بخوێنەوە ببیستە كل يوم هو في شأن والله لەم کوردستانەدا بەدەیان خەڵک هەیە
لەو شەوی لە سێدارەدانی ژەمانی ڕژێمدا شەوی لە سێدارەدانیدا بووە وەسیەتنامەیان پێنووسیوە کە بەیانی تۆ سەعات 8 بەیانی لە سێدارە دەدرێی گردنیان سوور کردووە خەتەکەیان لێداوە ئەو شەوە لێبوردنی گشتی دەرچوو هاتۆتە دەرەوە ئێستا لەناو ئێمەدایە قەت ناومێد مەبە گرفتێکت هەیە و لە زیندانە لەسەری گیراویاڵی بەرامبەر قەت عەفوم ناکا ئەو خوا هێندە بە ڕەحمە بە ئومێد بە دڵی نەرم کا و لە کتوپڕەکە لێبوردنت بۆ دەرکا بیتە دەرەوە دایمە گەشبین بە ئەی نەخۆش قەت مەڵێ دەرمانی من لەسەر زەویدانیە نزیکترین کات كل يوم هو في شأن خوا بیخاتە مێشکی دکتۆر و دەرمانسازانەوە دەرمانی نەخۆشیەکەت بدۆزرێتەوە قەت مەڵێ من ئەوەندە نەخۆش و بێپارە و بێدەرەتان و بێکەسم بەخوا زەحمەتە چارەسەرم بکرێت لەوە ئەچێ دکتۆرەکە خۆی بێتە بەر دەرگای ماڵەکەت كل يوم هو في شأن دڵمان خۆش دەکا بەردەوام هەموو نانۆ چرکەیەک و چرکەیەک پەروەردگار گۆڕانکاریەک لە گەردوونا ڕوودەدا بەم گەشببینیەوە بژی لە ژیانە دوای هەوڵدانی تەواوی خۆت ژیان پڕێتی لە نمونەی جوان نمونەی بیستراونا نمونەی نووسراو نووسەرەکانیش کەسانی سادە نین کەسانێکن لەسەر ئاستی جیهاندا بەناوبانگن کتێبێکی زۆر بە نرخەیە قلوب تەهوی العەطاء نووسەری بەناوبانگ پزیشکی نەشتەرگەر ئەندامی بۆردی ئەمریکی جیهانی دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهوی العەطاء لە لاپەڕەی 112دا ئەم کتێبە خۆشبەختانە لە کتێبخانەی کوردیشدا کراوە بە کوردی بە ناوی دڵە بەخشندەکان نووسەر و مافناس مامۆستا هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی لە تەرجمەی کوردیەکەیدا بە ناوی دڵە بەخشندەکان لە لاپەڕەی 89دا 112 عەرەبیەکەی 89 کوردیەکەی دکتۆر حەسان دەفەرمێیەکێک لە برادەرانم کە ناوی دکتۆر ئیشانی پاکستانی بوو بۆی باس کردم کاتێک کە بەهۆی داهێنرانە پزیشکیە بەناوبانگەکانیەوە لە بواری نەشتەرگەری تازەدا لە کۆنفرانسێکی گەورەدا دەعوەت کرابوو بۆ شارێک بۆ ئەوەی بچێ ڕێزلێنان و خەڵات بکرێ ڕێزلێنانی بۆ بکرێ زانان و گەورە دکتۆرانی ئەو وڵاتە هەموو لە جیهانی شەوە بەشداریان تێدا کردووە دکتۆر ئیشان دەڵێت چوومە فڕۆکەخانە فڕۆکە بەرز بۆەوە کەمتر لە سەعاتێک فڕی ئاسمان جەوی تێک چوو هەورە بروسکەیەکی زۆر بەهێز لە فڕۆکەکەمانیدا فڕۆکەوان ناچار بەنیشتنەوە بوو وتی فڕۆکەکە خەلەلی تێکەوتووە پشت بەخوا بەستن و دوعا بکەن و لە نزیکترین فڕۆکەخانەی شاری نزیکە پەیوەندی کرد و ڕێگەی نیشتنەوەی پێدرا ئەڵێ دا بەزیم و دڵم زۆر ناڕەحەت بوو بە پرزگەی فڕۆکەخانەم وت من بۆ چرکەیەک بەپەلەم ئێستاش دەپرسم دەڵێن 16 سەعاتی تر فڕۆکەیەک لێرەوە هەڵدەستێ و ئەم جەوەش قابیلی ئەوە نییە فڕۆکەی تێدا بەرزکەیتەوە ئەڵێ من لە ماڵەوە هاتم دنیا وانە بوو هەر وەکو لە کوندەش سەراو ژێرکەی ئاوە هەورە بروسکە و ئاو دەهاتە خوارەوە بەڵام ڕێنمایی کردم وتی ئەگەر زۆر بەپەلەی دەتوانی ئێستا شوێنی ئۆتۆمبیلی تازە مۆدیل و زۆر نوێ هەیە و تەنانەت شۆفێریشیان لەگەڵا بەکرێی بگرە بە 3 سەعات دەتگەێنێتە ئەو شارەی کەوا تۆ بۆ کۆنفرانسەکە دەچی ئەڵێ بە قسەم کرد و تەکسیەکم گرت و چوم دوا ئۆتۆمبیلم لە مۆدیل بەرزی و چاکیدا بەکرێگرت بەڕێکەوتم بەڵام ڕێگا زۆر چەتون بوو تەنانەت سایەقێکم لەگەڵ خۆمان نەهێنا خۆم ئۆتۆمبیلەکەم لێدا خوڕی چەکی بانقی و هەویەکەی زانکۆم دانا ڕۆیشتم سرم لێ تێک چوو باران نەیدەهێش بەردەمی خۆم ببینم وتم ئاوا بڕوا لە جادەکە لا دەدەم خۆم نەمزانی کوێیە لامدایە لا جادەکە و ڕێک لە بەردەمی ماڵێکی فەقیری بچکۆلە داوەستام دانەنیشتم لە ناو سارەکەدا وتم بەڵکو بچم لەو ماڵەوەدا تەلەفۆنێک بکەم بۆ جەماعەتی کۆنفرانس کە من لێم قەوماوە ناتوانم بێم ڕەت لە دەرگامدا دەنگی ئافرەتێک پیرێژنێکی بەتەمان وتی کاکە گیان دەرگاکە خۆی کراوەتە وەرە ژوورەوە کە چوون پیرێژنێکی سەر و سیماسپی نورانی لە چک بەسەریدا پۆشراوی بە حورمەت وتی کوڕی خۆم وەرە ژوورەوە هەر لەشت هەمووی تەڕ بوو خێراکە وەرە ژوورەوە وەرە لای سۆباکەوە خۆت گەرم کەوە ئەوەش چای تازە دەم کردووە خۆت چایەک بۆ خۆت تێکە لەسەر بەرماڵ بوو خواردنی تاژەش غلی نەخوراوە لە بابەیەکەوە خواردنەکەمان بخۆن کوڕە شیرینەکەم تۆ میوانی ڕەحمەتی خوای زۆر بەلوتف بوو ئەڵێ وتم دایەگیان من بە پەلەم بەس تەلەفۆنێ بکەم کتی کوڕی شیرنم ئەمە گوندەکە تۆ لێ لاداوە وەڵڵە ئێمە هەر کارە باشمان نییە چ جای تەلەفۆن بەڵام جارە وەرە هەرمەچەوە دەرەوە هەموو لە شتەڕ بۆ خۆت وشکەوە ناچار دانیشتم چام بۆ خۆم تێکرد و هەندێک لە خواردنەکەشم خوارد و تۆزە بوژامەوە ئەو ئافرەتە بەردەوام لەسەر بەرماڵەکە نوێژی دەکرد دوورکان نوێژی دەکرد و دەستەکانی بەرز دەکردەوە هەندێک دوعای دەکرد لەو لاشەوە سەیرم کرد جێگەی سەرسوڵمان بوو من مێر منداڵێک ڕاکشاوە دیارە سیحەتی زۆر تێک چووە ئافرەتەکە دەچوو دەستی لەسەر سەریدا دەنابزانە پلەی تایەکەی چەندە ڕای دەوەشاند و بەتانەکەی پێدا دەدایە و دەهاتەوە دوورکان نوێژی تری دەکرد سوپاسم کرد وتم دایەگیان زۆر ڕێزە لێگرتم شەرمەزارت کردم
وتی کوڕی شیرینم ئەوە شەرمەزاری نییە، ئەوە واجبە، ئەوە تۆ بەرەکەتی خوا بووی، دەمە تەقەیەکمان کرد و دوعایەکی خێرت بۆ کردین. وتم داواکاریشم لە خوای گەورە ئەو دەستانت کە ئەوە دوڕکان نوێژ دەکەی و بەرزیان دەکەیەوە، ئەو دوعایانت دڵنیا بژیرا دەبن لای خوا. وتی بۆ ئەمەشیان خوا قەت بێدڵی نەکردوم، هەرچیم داوا لەو خوایە کردبێ لەسەر زەویدا پێی داوم، بەڵام یەک دوعایەکە ئەوە زیاتر لە یەک مانگە دوعا دەکەم و چاوەڕێی گیرابوونی دەکەم. وتم چییە؟ وتی ڕۆڵەگیان ئەو من ناناسێکە من دکتۆری شانم. وتی ئەو منداڵە ئەوە نەوەمە، دایک و باوکی لە ڕووداوە کاتێدا چوون بەخوا کەسمان نییە لەم سەر زەویەدا، بەس منی هەم منی نەنەی ئەو منداڵە ئەو مێر منداڵە تووشی لوێک بووە، گرەیەک لە ناو لەشیدا دروست بووە، نەخۆشیێکی سەختی گرتو ئەوە تاوەکو لاشەیەکی بێژیانی لێ هاتووە. بەخوا من نە پارەم هەیە، نە دکتۆر دەناسم، نە توانای شاروبەرەم هەیە، تەنها کەسێک کە لەم گوندەدای و دەستی دکتۆری هەیە پێی وتم ئەمە گرەیە، ئەمە بە دکتۆرێک دەردێ، ئەم گرەیە زۆر سەختە، ناوی دکتۆر ئیشانە، مەگە بگەیتە لای ئەو. وتم وەڵڵاهی من ناگەمە لای ئەوە، نەدەیناسم، نەدەتوانم بچمە پایتەخت، نە ئەم سەفەرانەم پێ دەکرێت، نە پارەم هەیە، بەڵام خۆ دەرگای خوا کراوەتەوە، بەردەوام لە خوا دەپاڕێمەوە، خوایە کارم بۆ ئاسانکەی. دکتۆرەڵە دەستم کرد بە گریان، دڵم پڕ بوو لەوێدا، فرمێسک بە چاومە هاتە خوارەوە. وتم دایەگیان ئەم دوعایەشت گیرا بوو، ئەم دوعای سەر بەرماڵیشت گیرا بوو، واللهی خوای گەورە لەبەر خاتری ئەو دوعا بە کوڵانەی تۆ فڕۆکەی ئێمەی لە ئاسمانە پەکخست. واللهی جەو ئاوا نەبوو، سەری لە منی دکتۆری خوێندەواری دنیادیدە تێکدا، خوا سەری لێ تێک نەدام، ڕێنمایی کردم لەو شارەدا، بەو جەوە ناخۆشە عەقڵی ئەوەم نەبوو بمێنمەوە لە وتێلێک. شارەکە تەلەفۆنی تێدا بوو، تەلەفۆن بکەم کاکە نایەم، کۆنفرانسەکە دۆخن بۆ ڕۆژێکی تر. خۆم خستە و هیلاکەتەوە، ئەم مێشکەم پیانە هات، هەر نەفەرێک بۆ هاودەمی بەکرێ بگرم و شۆفێرێک لەگەڵ خۆم لەگەڵ سارە بەکرێکەدا بێنم. هیچم لەبیر نەما، ڕوون کردە ئەم جادە چۆڵە کە ئینسانی عاقڵ وا ناکە، لە بەردەمی ماڵی ئێوەدا بەردەمی پێکانی خۆم نەدەبینی. پێی وتم بڕۆ لادا، هاتمە بەردەمی ماڵی ئێوە لە جات ئەو هەموو ماڵە منی هێناوەتە بەردەستت، ئەوە ئەڵڵایە، ئەم دوعایەشت گیرا بوو دایەگیان، وەکو هەموو دوعاکانی ترت. ئەڵێ دەستم کرد بە گریان، وتم ئەوە لە کوڕی خۆتی بناسە، هەر خۆشی کردەوە سواری ئۆتۆمبیل دەبین و دەگەڕێنەوە بۆ فڕۆکەخانە، ناچم بۆ کۆنفرانسەکە، ئەوە خوا منی هێناوەتە بەردەستی تۆ. ئەو نەشتەرگەریە هەمووی بە بەلاش و کولفەی ژیانی ئەم منداڵە بێدایک و باوکەش لەسەر بەندە، لەسەر کوڕەکەی خۆت. خۆشەویستم، كل يوم هو في شأن، پەروەردگارە هەموو نانۆ چرکەیەک و چرکەیەک گۆڕانکاری لە گەردوو ڕوودەدا، بەدڵ ڕووی تێ بکە، بەدڵ ڕووی تێ بکە و هانای بۆ بەرە. ئێستا پرسیارێک لە مێشکی جەنابتا دڵنیام دروست بووە، ئەڵێ مامۆستا وەڵڵا من لە ژیانمدا دەیان جار داوای شتی زۆر بەدڵی خۆم لە خوا کردووە، پەنام بۆ خوا بردووە، ئەی بۆچی ئاواتەکەم نەهاتۆتە جێ؟ ئەوەش پرسیارێکی جوانە. ئیسلامی ئێمە نابێ وتاری جومعە پرسیاری ناومێشکی گوێگران بە ئیزنی خوا بەجێ بێڵێ، بەڵام با وتارەکەمان درێژتر نەکەینەوە، هەڵی گرین بۆ وتاری داهاتوو ئینشاءالله، کاتێ پڕ بەدڵ داوا لە خوا کردووە و خوا ئیشەکەی بۆ جێبەجێ نەکردووی بزانە حیکمەتەکەی لە چدایە. ئەوە تۆ هەستت پێ نەکردووە، بەڵام با بە درێژی قسەی لەسەر بکەین. ئەمە ئەو ئیسلامەیە کە بەداخەوە خەڵکانێک چاویان پێی هەڵنایە، خەڵکانێک وا دەزانن ئەم میلەتی کوردستانە هەموو ڕێکردوێتە ئیسلام و عەلمانیەت و دیموکراسی فەشەلی هێناوە، هەر دەبێ وابێ. ئەمە نوری خوایە، ئەمە چەترەکەی خوایە، ئەوە قورئانەکەی خوایە. ئەم خەڵکە بەڕێزان توخوا لەکوێ دڵی خۆش دەبێت لە مزگەوت نەبێ، لەکوێ وەڵامی پرسیارەکانی وەردەگرێتەوە لە خوا و پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم. بۆیە تەواو دنیای ئێوە بەسەر چوو، دنیای عەلمانیەت و بێدینی بای بای لێکراوە، خوا حافیزتان، ئەوەی زۆری پێ ناخۆشە دەرگا کراوەتەوە با بڕوە. ئەم وڵاتە هی ئیسلامە، داهاتوو بۆ ئیسلامە، بۆ حکمی ئیسلامە، بۆ ئێوەی موسڵمانە. وەڵامی ئەو پرسیارە ئینشاءالله بۆ جومعەی داهاتوو بێ و پڕ بەدڵ داوا دەخوا دەکەم، یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی، یا ڕەبی خوای لە ڕەحمەتە تایبەتیەکانی خۆل لە تنگانەدا بۆمان بنێری، خوای ئێمە و هەموو موسڵمانان لە هەموو تنگانەیەک ڕزگارکەی، خوای ئەوانی لە تنگانی دەستکورتیدان دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە، خوای دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو مەلایەکمان بکەیتەوە، ئەوانی لە تنگانەی نەخۆشیدان یا شافی یا ئەڵڵاه خۆت وەکو ئەو دایکە ئیماندارە دوعاکانیان وەرگری و شیفاکە بخەیە بەردەمی ماڵەکانیان، یا ڕەبی خوای خوێندکار و قوتابیەکانمان لە بنەڕەتی تا زانکۆ سەرکەوتووکەی، یا ڕەبی خوای ئەم وڵاتی کوردستانەمان پڕ لە خێر و بەرەکەتکەی،
دینی ئیسلام زیاتر لە دڵی ئەم خەڵکە گەنج و لاو بەتەمەنەدا بچەسبێ بێدینان یا ڕەبی خوای پەروەردگار هیدایەتیان بدەیت ئەوانیش لەم نووری قورئانە بەهرەوەر بن یا ڕەبی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.